This is NRT's Dialogue. سڵاتان لێبێ من توانە عوسمان لاڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتانگەیشتمەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ دیسان و قسەکردنە لەسەر دەستور و ڕەژنووسی دەستوری هەرێمی کوردستان. بۆ ئەم ئەڵقەیە میوانداری چوار هاوڕێمان کردو، لەوانە دوانیان میوانی تایبەتی ئەمەڵقەیە کە یەکەمیان کاگێ ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی، جارێککە بەخێربەی. هەروە لە میوانە تایبەتەکانی ئەمەڵقەی دیالۆگ کاگێ دکتۆر بەشارەت زەنگەنە دکتۆرا لە یاسای گشتی بە خێراتنیی تایبەتێکن. هەروە لە میوانە سەرچەکانی بەرنامی دیالۆگ کاک شوان محەممەد ڕۆژنامەنووس و کاک ڕێبین هەردی ئێوەش بەخێر بن. کاگێ ئەبوبەکر با لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئێمە لە ئێستا دوایەوەی کە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی 21 کەسی دەستنیشان کرد و لە دوای دەست بەکاربوونی و لیژنەیە 3 مانگ هەیە بۆی بتوانن ئەو ڕەژنووسی دەستوری هەرێمی کە هەیە لە ماوەی 3 مانگە مراجعیکەنەوە ئامادەیکەنەوە بۆ دەستور و بچێتەوە پەرلەمان و ئامادەکرێت بۆ ڕاپرسی لە هەرێمی کوردستانە. بە بۆچوونی تۆ لەم زروفەیە کە ئێمە لە قەیرانێکی ئابووریان لە قەیرانێکی عسکەریان شەڕی داعشەکەین، دۆخێکی سیاسی و ئابووری و با بڵێن کۆمەڵایەتی دیاریکرا و بە هەرێمی کوردستانە پیا تێپەڕەبێ و لەم لاشەوە با بڵێن پرسی سەرۆکایەتی هەرێم بۆ بە جۆرێک لە قەیران لەوەی کە تا ئەسا دەرچەیەکی یاسایی نەدۆزراوەتەوە بۆی جارێک کە سەرۆکی هەرێم خۆی هەڵبژێرێتەوە و لەوە ئەچێ بیەوێ جارێکی کە بە شێوەیە لە شێوەکان لە ناو مەشەدە سیاسیەکە وەکو سەرۆکی هەرێم بمێنێتەوە. لە ناو هەموو ئەم قەیرانە سیاسەیە ئێمە 90 ڕۆژمان داناوە بۆ ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان. بە بۆچوونی تۆ ئێمە لەم تۆقیتەیە پێویستمان بە دەستورێکی وا هەیە کە هەڵی پرۆزێنین لە ماوەیەکی دیاریکراوە. بەنای خوای گەورەم هێرەبام زۆر سپاس. من پێم وایە ینی ئەو بابەتانی کە جەنابەت باست کرد ئەبێ ئەوانە پاڵنەر بن، ینی 24 ساڵ حکومڕانی بەبێ دەستور و دۆخێکی ناوخۆی هەرێم کە هەمومان پێمان وایە لە قەیرانداین و بەشێکی ئەو قەیرانانە درێژکراوەی دۆخی ڕابردووە. دووەم ئەو مەترسی و فشارانش کە لە دەرەوە لە سەرمانە، چ شەڕی تیرۆر چ ئەو فشارانی کە لە بەغداوە لە ناوەندەوە لە سەرمان هەیە، ئەوە ئەبێ پاڵنەر بێ بۆ ئێمە نەک لەوەی کە پەلە بکەین، بەڵک پولەوەی جددی بین، ینی جددی بین، وردەکار بین. و من پێم وایە گەر ئیرادەیەکی جددی هەبێ بەخا کاتی خۆی لە 2023 سەدام حوسێن ڕووخاوە لە 2005 بۆ بەخاوەنی دەستور. ئێمە خێرە ئەم پاساوانە ینی جارێکی تر بێ بەهۆی ئەوەی کە جارێکی تر بڵێن کاتی ئەوەی نییە و تەجیلی شەڕی دەستور بکەین، شەڕی قانون بکەین لە هەرێمی کوردستانە کە پێم وایە ئەو لە ساڵحمان نیە. بۆیە من پێم وایە ئەو پرۆژەی پێشووتر ینی هەرچەنە لە یاساکەدا تەسبیت نەکرا و شەی پێداچوونەوە زۆر ئیلحاحمان کرد، چونکە ئەگەر پرۆژەکەی پێشوو بەو نوقسانیانە شۆکە هەیەی بۆ تێبینیانە لەسەرێتی ئەگەر بمان کردایە بە ئەساس و بنەما ئەو کاتە ڕێکوتی نایە لەسەر ئەو خاڵانەی کە دەستکاریانەکەین ئەیگۆڕین. پێم وابوو ئێمە ئەگەر لەم 3 مانگەشا تاو نەبین 2 مانگیکەی بۆ درێژکەینەوە ئەو کاتە سەرۆکی پەرلەمانی کوردستان هەڵسێ بە مەهام و سەلاحیەتەکانی سەرۆکی هەرێم ئێمە ئەتوانین بین بە خاوەنی دەستور. بەڵێ کاک شوان جەنابە وەڵامت چییە؟ تقریبا من هاوڕای کاک بەکرم، چونکە بوونی دەستورێک بە دژای ئەو 24 ساڵە کە نەبوونی دەستورێک کە لەنیشی زۆر گەورە بووە، کە لەنیشی زۆر گەورە بۆ بۆجاکردنەوەی دەسەڵاتەکان، کە لەنیشی زۆر گەورە بۆ کە ئێمە بچینە سەر ڕێچکەی یاسایی لە وڵاتە. و من قەناعەتی شما دواکەوتنی هەمووەمانە مەقسوود بووە، بەمە بەست بووە و بەستی سیاسی لە پشتەوەیە. و ئێستش من قەناعەتم وایە ئەوم بەستانە ئەگەر هێزەکان تەبانە بن و هێزەکان بە ڕۆحی مەسئولیەتەوە تەعامل نەکەن جارێککە دواکەوێتەوانێ، چونکە هیچ دەواازەیە ئەوە چەند مانگێکە لە مانگی 11 ساڵی پاراوانەیە ئێمە خەریکی ئەم گفتوگۆین، هیچ دەواازەیە نابینی، هیچ ئاسۆیە نابینی بۆی کە چۆن لی قوتار بین. یەکەم چۆن ئێمە دەستورێکی هاوچەرخمان هەبێ، دووەم ئێمە چۆن لە کێشەی سەرۆکایەتی هەرێم تازەکردنەوە یا کۆتایی پێهێنانی یەکلایی بینەوانێ. ئەوەی منی شێبینم لە تێکڕای ئەم شتانە کاکتوانە لە سەرجە ئەم مناقەشاتانی کە دوشمانە ئەم دەستورە لە نەتیجە لەسەرەوە داوازێتە خوارەوە. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە، ینی دەستورێ نییە دەستوری کۆمەلگا بێ بۆ سەروانێ، یعنی شتێکی مجتەماعی نییە کە لە ژێرەوانێ و هەموو توێژ و چینەکان و نوخبەکان کە قسەی تیا بکەن و تعبیری لێ بکەن و شتێک بەرجەستە بکەن. ئەمەش بۆ خۆی خەلەلێکە کە لەم دەستورا هەیە، یعنی بە کورتی و بە کورتی ئێمە لە بیدایەتەوە بە مەبەستی سیاسی ئەم دەستورەمان تاخیر کردو، ئێستش بە مەبەستی سیاسی هەرەمانەوێ کۆتایی پێبێنین بەڵە تێپەڕین و شتێکی مجتەماعی نییە کە گزارش سبەینێ بڵین ئێمە ئەبین بە خاوەنی دەستورێکە گزارش لە هەموو کۆمەلگای کوردی بکە و ئافاقی پێشکەوتنی بکە لە هەموو ئەم حاڵەتانە. بەڵام بە تەسەوری من دەمێکە ئێمە دواکەوتوین و پێویستە ئەو دەستورە لەم مەرحەلەیە تێپەڕێنێ. بەڵێ کاک ڕێبن دەستور پێویستیەکی کۆمەڵایەتی و سیاسی و
وام تەواو بە پێچوانەوەی بینم پێم وایە هیچ پێویستمان بە دەستور نییە و ئەگەر ئەم هینە سوور بین لەسەری کە دەستور پێویستە پێم وایە دەستورێکە بێ لە جیاتیەوەی قەیران چارەسەر بکە قەیران دروستەکە ئێمە نازانم تەجربەمان هەیە لەگەڵ یا کاگین ڕەشنووسی دەستوری هەرێم نووسراوە نەبوو ویستیشان بیخەنە ڕاپرسیەوە ئێم ڕەشنووسە ئەگەر بچێتە ڕاپرسیەوە باتەوە کارەسات بۆ کوردستان دروستەکە دەستورێکە قەیرانی گەورە لە کوردستانە دروستەکە دەستورێکە تەکریسی دەسەڵاتی دیکتاتۆریەکات دەستورێکە ڕێگە لە ئازادی بیر و ڕاگرێ دەستورێکە هەموو شتێک دەتوانێت سەرکوت بکە ینی مادەی وا خەتەریتە ئەو هێزانی کە ئەم دەستوریان نووسی هەر هێزانێن کە ئێستا دەستور بنووسنەوە لەبەرەوە من بە پێچوانەوە بینم لەم قۆناغەیان بە پێویستمان بە دەستور نییە هاوڕێکمان نمونێکی زۆر باشێنێتەوە کاگین بۆی بزانین دەستور خەتەرەکەی چیە دەستور وەکو قانون نییە قانون تۆ لە پەرلەمان نتوانی بیگۆڕ یعنی ئەگە قانونێک خراپ بوو زۆرینەیەکی سادەی بۆ کۆکەیتەوە لە پەرلەمان دەستکاریەکەی هاوڕێکمان نمونێکی زۆر باش لە هینە زۆر جارەمەی بۆ باس کردوین کە نمونێکی زۆر باشە بوێنینەوە بۆ فەرقی بینی قانون لە دەستور چەند مشکلەیە ئەگەر دەستورەکە خراپ بێت قانونی دەستوری ئەمریکی ڕێگای یاوە بەوەی کە هەموو کەسێ حەقی هەیە چەکی هەبێ ئەوە چەند وەختە بەهۆی ئەمەوە لە ئەمریکا نسبەی جەریمە زۆر بەرز بۆتەوە چونکە هەموو هاوڵاتیی هین بە پێی دەستور حەقی هەیە چەکی هەبێ چەند وەختە ئەمریکا ئەیانەوێ ئەم مادێ لە دەستورا بگۆڕن بۆیان ناگۆڕێت چونکە ئەو نسبەیە کە پێویستە بۆ کۆکردنەوەی دەم بۆ گۆڕینی دەستورەکە بۆیان کۆ ناکرێت بەڵام زۆرینیان بۆ کۆکرێتەوە بە پێچەوانەی ئەمەوە بریتانیا تەماشاکە کە دەستوری نییە بەریتانیا ئەویش هەر لەوێ ماوەیەک ئازادی چەکە بوو بەڵام لەبەرەوەی کۆمەڵە جەریمە ڕوویە پەرلەمان کۆ بۆ قانونێکیان دەرکرد چەکیان مەمنوع کرد ئێستا چەک لە بریتانیا مەمنوع بە یەک دەقە تەواو بوو کێشەکە حەل بوو لە کوردستانە بزە دوای لێ ئێمە دەستورێک بنووسین بە بڕای من ئەم کارکتەرانەی کە ئێستا لە ناو سەحاکان و تاقیمان کردوونەتەوە چونکە ڕەشنووسێکیان بۆ فڕێین مهەیە نین بۆی دەستورێکی باش بنووسن ئەمانە دەستور بنووسن دەستورێکی زۆر خراپ بنووسن دەستورێک ئەبێت لەسەر حسابی ئازادیە ما بێ لەسەر حسابی تەکریسی دەسەڵاتیانە بێ لەسەر حسابی ینی مادەیەک ئەبێ کە بە ئیسراحەت دەستیان نکاتەوە بۆ هەموو خراپەکاریەک بۆ ئەم کارکتەرانە دەستور بنووسن وەسبێنێ بۆمان ناگۆڕێن دەستورە یعنی وەکو دەستوری وەکو لە بەرنامەکەی ترا باسمان کرد وەکو دەستوری وڵاتە عەرەبیانەی لێ ئیلا ئەبێ بە شۆڕژیا بە ئینقلاب بیگۆڕی ناتوانی دەستکاری بکەی ناتوانی بیگۆڕیت ئێمە بۆ خۆیان تووشێم ئەم کێشەیە بکەین یعنی ئێمە چەند ساڵە لە حکومڕانیمان هەیە لە کوردستانە پەرلەمانمان هەیە قانونمان هەیە خۆ بۆ قانونانە وەڕۆ نەبێ وڵات بەبێ دەستور یعنی گورگمانخوا گورگنامانخوا یخۆ پەرلەمان هەیە بە پێ و قانونانی پەرلەمانە چین بەڕێوە قانونێکیش خراپ بوو باسانی توانین بیگۆڕین بۆ خۆمان تووشی کێشەیەک بکەین مەهامی نووسینی دەستور کە دەستنیشانی نەک دۆخی ئێستامانەکە دەستنیشانی چارەنووسینەوەکانی داهاتوشمانەکە بینە دەست کۆمەڵێک کارکتەری سیاسی کە ئەزمون نییە دەرینە خست بێ کە چەند نابەرپرسیار کە چەند تەسک بینن کە چەند بەرژەوەندی خواست تەماشای دەستورەکان ئەم حیزبانە چند وە دەستورە نووسن کاکە هەمویان بە بیرۆکەیەوە چون چ مادەیەک بکەنەوە بۆی دەستیان بکاتەوە بۆ خراپەکاری بۆ بەڵام تۆ گەر نمونەی میسر و سووریانیتەوە کە نەیانتوانین دەستکاری دەستور بکەن تۆ دوو نمونەی دوو وڵاتێنیتەوە کە حزبی حاکەم حزبی تاکە حزبیە ینی ئەو دوو نمونەیە ینی تۆ لەم لا حزبی بەعسی سووریا لەو لا حزبی حاکەمی مصری بوو لێرە لە هەرێمی کوردستان حزبایەتی فرە حزبی هەیە لە هەرێمی کوردستانە پێنج حزب لەناو پەرلەمانە هەن کەس ئەکسەریەت نییە کەس ئەکسەریەت نییە ینی مەجالی یاری سیاسی و انتخابی و با بڵێن هینی تیا ژمارە بۆ سەرجان ئێمە باسی چیەکەین باسی ئەوواکەین کە ئێمە کۆمەڵی کارکتەری سیاسیمانێ ڕەشنووسێکیان بۆ خستوینە بەردەست بکەین یعنی ئەزمونمان لەگەڵیانەیە ئەمانە دەستور بنووسن دەستوری خراپ بنووسن کاک توانە ینی غەڵەتە هەڵەیەکی گەوراکەین ئەگەر ئەم ئەزمونەی کە لە ڕەشنووسی دەستورا بینیمان لەبیر خۆمان بەرینەوە ئەم ئەو عقلیەتێک کە ئەو ڕەشنووسی نووسیوەرە عقلیەتی ئێستا بەڵام لەبەر ئازادیەکانە ئەم دەستورەی کە هەیە ڕەشنووسی کە ئێستا هەیە چ مشکلێکی تیا لە بواری ئازادیەکانە بە دیاریکراوی کاگین لە مادەی داهامی ئازانی ئەڵێکی ئەڵێ ئازادی بیرڕا بۆ هەموو کەسێ دابین کراوە بەمەرجێک نەبێتە هۆی تێکدانی ئاسایش نەبێتە هۆی تێگانی پێکەوە ژیان نەبێتە هۆی هینکردنی یەکڕێزی کوردستان هەر وتارێکی هەر من بگرە ئەتوانی بەمەی تیامی بکەی بەمەوەی تیامی بکەی کە ئەمە یەکڕێزی تێگە ئەمە ئاژاوە دروستەکە وامین هەر برادەرێک هەر قسێ بکە بە دڵی برادەران نەبێ ئەتوانن وانیکەن کوردوشیانە فعلەن ئەم هێزانە کە ڕخنەیەکی توندیان لە یەگری یەکسەریان ئەڵێن هێڕەشە بۆ سەر کوردستانە هەیە ناڵێن هەڕەشە بۆ دکتۆر بەشارەت جەناب لەوانەیە لەگەڵ قسەکانی مامۆستایە زۆر هاوڕان نەبم
جارە پێش هەموو شتێکەوەی کە جەنابەت باسیەکە ئێمە وەکو لە بواری یاسایە ناوی لێنین جۆرەکانی دەسول لە ڕووی هەموارکردنەوە دوو جۆرمانەیە هارد کۆنستیتیوشنمانەیە لەگەڵ سۆفت کۆنستیتیوشن ئەو نەرم و ڕقمانەیە ئەوەی کە جەنابەت ئەڵێ بەریتانیا دەستوری هەیە بەس دەستورێکی عورفیە و ئەمە چۆن لە نووسراوە قوربان دەستوری نووسراویان نییە بەڵێ عورفیە بەڵێ عورفیە خەرنیە جۆرێک لە تەقلیدە لەسەر عورفیە نووسراوە یعنی تەقنین چونکە ئێمە کۆدیفیکیشنمان هەیە لەگەڵ لیجسلیشن لە ئینگلیزیەکە لیجسلیشن یاسادانانە یعنی بە عەمەلی یاسادانانە نەڕۆشتوە دەستوری بەریتانی هاوشەوەی دەستوری ئیسرائیلی بەڵام بە عەمەلی کۆدیفیکیشن تەقنین نووسینەوەی یاسادا ڕۆیشتووە شتێک نییە تۆ بەندێکی دەستوری بە خەیاڵ هەبێت نە نووسراوە بەس بنەماکەی هاتووە بە سلوکێک تەواتوری کردووە ئەمە ئەرکانەکانی عورفە لەوانەیە ئەمە جێ ئەوە نەبێ من محازەرەیەکی سرفی قانونی بدەم بەڵام بستم ئەو نقطەیە بۆ جەنابەت ڕوونکەمەوە بۆ بینەران و بە بەڕێزانیش کەوا ئێمە دوو ئوسلوبمان هەیە ئوسلوبێک کە ئەوەی کە بەرهەمی ئەهێنێت دەستورەکە پێوترێت دەستور جامد و ئەوتیان کە دەستورێکی ناعمە نەرمە ئەمەی لە ئەمریکا هەیە خود بە زۆر دوور نەکەین و لە عێراق ئێمە هەمانە مادە 126 مانەیە لەگەڵ مادە 142 مانەیە ڕێک ئەمە کۆمەڵی ڕێوشێنی زۆر توندی کردوتە بەر بەوەی دوو لە سەرسەی لێژنەیە پێکە هێنرێت بۆ ماوەی 4 مانگ گەڵاڵی ئەەکەن تعدیلاتەکان ئەدرێتە پەرلەمان بە دوو لە سەرسێ اینجا کە چێتە ڕئیس جمهور مسادقەیەکە اینجاکە ئەچێتە بەردەم محکەمە 45 ڕۆژ سەیریەکەن محکەمەی اتحادی بۆی بزانێ ئەمە مخالف نییە لەگەڵ بەندەکانی تری دەستورە اینجاکە ئەخرێتە ئستفتا ئەوە دواتریش ئەگەر دوو یەک لە سەردەی محافظەیەک ڕاست ئەمە پێوترێت دەستور جامد لە بەرامبەرە دیوە نەرمەکەمانێ من ئەمە وەکو ڕوونکردنەوەی وستم بیدەم بەڵام بشکل عام لەسەر کۆی گشتی و قسانەی کەوا کرا من پێم وایە کابێ ئەمە دوو وێنە هەیە بخێنە ڕوو وێنەیەکیان صرف سیاسیە و وێنەیەکیان صرف قانونیە چونکە ئێمە پێش ئەوەی کە بەرنامەکەش دەست قسەیەکمان بوت یەکێک لەو فقیهانەی کەوا باس لە دەستورەکە ئەڵێت دەستور دۆکومنتێکی سیاسی لە چوارچێوەیەکی یاساییدا کەواتە چەندێک ئێمە لە بواری سیاسەتا قسەکەین کە لە بواری دەستورە قسەکە نەبێ بارتەقای ئەو قسەکردنش لە بواری یاسادا قسە بکەین ینی وێنە سیاسیەکە ئەگەر بێت و وەسیفەی یاساناسان ئەگەر خۆم بە یاساناس دابن لێم لە نێو دوو کەوانە و خەڵکێکی تریش تەنها وەزیفەیەکی سانەوی بێت و ئەوەی کە ڕوو ئەدات و ئەو باگراونە و یاخود ئەو قسەکردانەی خلالی دوو دقە جەنابەت وتت بەرەنجام دەست کەوتووە لە ئەنجامی ئەو معایشەیەکەوە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو پرۆژە دەسووری کەوا جەنابەت زۆر دابەزیتە سەرەکە لەوانەیە من لەگەڵ زۆربەی قسەکانی جەنابتان نەبم دەرفەت هەبێت ئەتوانم زۆر ڕوونکردنەوە زیاتر بدەم ئەگەر بێت و مەسلەی یاساناسێک تەنها دەورێکی لاوەکی هەبێت و لە بەرامبەردا وێنەکە تەنها ئەو حیراکەی کە عەرەب پێڵێ حیراک لە نێو سیاسەتدا هەیە و تەنها لە نێوان ئەم 4-5 حزب دەسەڵاتدارێدا بێت ئەو کاتە بەڵێ سوورەکە قاتمە وەکۆی جەنابەت ئێڵێ و ئێمە ئاسنی سار دەکوتین ئێمە کێ یاساناسان بەڵام لە بەرامبەر ئەمەدا چونکە ئێمە قسەیەمان وت وەسیقەیەکی سیاسیە لە چوارچێوەیەکی دەسووریدا لە بەرامبەردا مادە خامەکە ئەخرێتە بەردەستی یاساناس بۆی بتوانێت تێکستی تیا بتاشێت ینی مثلا نمونەیەک لەوانەیە کە مەسەجەکە چییە کاگەوە شارەت ینی تۆ ڕوونتر مەسەجەکە ئەوەیە کە تۆ پێت ئەڵێ کە ئەمە دژی قسەکانی مامۆستایە کە ئێمە لە بواری یاسادا نەزەریەکمانەیە پێوترین نەزەری کلزن کە تطبیقی مەبدەی مەشروعیت پرەنسیبی ڕەوایەتکات کە مجتەمع دیموکراسیەکان دەبێ ئەم پرەنسیبە محاڵە بچێت بەڕێوە کە هەرەمێکت بۆ دروست ئەکات پێتەڵێ دەستور لە سەروی هەرەمەکەوەیە لە پاش ئەو یاسا دێت دوای یاسای لاوەکی دێت دوای ئەنزیمە و تعلیمات هەتا ئاخری بنی هەرەمەکە قەراراتی فەردی ئەوەی کە قەراری فەستێک بۆ مۆزەفێکی معین دەرەچێت یا قەراری تەرقیە عەلاوە یا تەرفیعی بۆ دەرەچێت ئەمە مبدأك أي بعد بريوة كمبدأي مشروعيتي بيوتي بلان بچن وسيلة يغلو ده وسيلة رقابية أما برنجي دستور ما بودر أخوي كبلين فعلا أو تريد شتري كابو أوي تنظيمي سيشتي زور جنگ ما بوكا تنظيمي سلطاك تنظيمي حقوقك بالانس لنوان سلطة حقوق أبو ما إيه دستور يكبو بعكس تشريعي ناسايبك تشريعي ديكتاتوريتك تشريعي أو منيش لقال يعني أو منيش لقال يعني مكسج لهرمي كرسان لقال يعني بقرا مسرش نوسكا أما لسطو بسدو مادة بيقدر مادة دك جنابت باسيك أما مادة كشائعة للتوابي دستور جانا سطو شتوانية كاكين بناي الدنيا وقصة مرجع أنا بناو دنيا وقصة كنا برو يمخن نوك سطو نواتو سي دولات مانية هيج مادة لهيج نواتو سي دولات مانية دستور يبريج مخن دو فرنسي مخن دو سطو نواتو سي مادة مانية هيج مادة لهيج قانونك لسر أزادي را دربنين أو قصي نا هيا بلام أما بيوست بتشي بريزم
ئەمە پەیوەستە بەوەی کە جهەیەکی معەیەن هەیە و بە دەستور تهدید ئەکرێت کە تەنها ئەو جهەیە بۆی هەیە تەفسیری بنودی دەستور بکە وەکو چۆن لە مادە 93 لە دەستوری عێراقی هەمانە لە ڕەشنەکەی لە ڕەشنووسەکەی خۆشمانە لە مادە 95 هەمانە لەوێ محکەمەی اتحادی پێوترێت لای خۆمان محکەمەی دەستوریمان ناوناوە ئەو بۆی هەیە تەفسیری ئەوە بکات کە چ کاتێک نووسینەکەی جەنابێت سیستمی گشتی تێکداوە نەک سیاسی محکەمەی دەستوری چێ دایانێ ئەوە قسەیەکی ترە ئێستا دێمە سەر ئەوە باشە وەڵامی ئەم پرسیارەتە دەمەوە ئەمە کە خۆم وەکو یاساناسێک ملاحەزەش مێ لەسەری مادە 95 کاتێککە ئەندامەکانی محکەمەی دەسووری دیاری ئەکرێن لەلایەن پەرلەمانەوە تەرشیحەکرێن و بە دەنگدان بەرزەکرێتەوە لەلایەن سەرۆکی هەرێمەوە تاعین ئەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا من ڕخنەم هەیە لەسەر مادە 96 ئەگەر هەڵە نەبم کە پێمان ئەڵێ ڕقابەی دەستوریەتی قوانین کە یەکێکە لە پرەنسیبە هەرە گرنگەکانی بوونی سیستمێکی دیموکراسی متوقفە لەسەر چی طلبی ڕئیسی ئەقلیم یاخود ڕئیسی ئەنجومەنی وەزیران یاخود دە پەرلەمانتار ئەمە لە هیچ کوێی وڵاتێک لە هیچ کوێی دنیای کە دەستورێکی دیموکراسی بتشتی وامان نیە منیش ڕخنەم لەسەرەوە هەیە معقول نییە تۆ ینی ئەوە چۆن مادە 49 مەسەن مادە 49 مانەیە لە پرۆژەی دەستورەکە دیسا ڕخنەشم لەسەرەوە هەیە کە پێم ئەڵێ سیستمەکە پەرلەمانیە کەچی پەرلەمانتار بۆی نییە مەشروعی قانون تەقدیم کە ئەمە لەکوێ هەیە ئێستا باشترێ من بەگوێرەی یاسای ژمارەیەکی ساڵی 92 بەگوێرەی یاسای یەکی ساڵی 92 دە پەرلەمانتار لە کوردستانە بۆی هەیە پرۆژەی یاسا بدە بەڵام بەگوێرەی ئەم پرۆژەی یاسا بۆی هەیە مقتەرح بدا و هەمووشمان نەزانین جیاوازی نێوان مقتەرح و پرۆژە چییە و دادگای فیدرالیمانی قسەی لەسەر ئەم بابەتە کردووە منیش بە هەمان شێوە وەکو یاساناسێک لەسەر هەندێک کۆمەڵ بابەت قسەم هەیە ئەگەر ئەمە سەر وێنەکەی کە باسم کرد وێنە یاساییەکە وێنە سیاسیەکە جا ئەگەر بێت و بوو بەرە ئاخر فکرە تەواوی بکەم ئەگەر فکرەکە یاخود ئەرکەکە ئەوە بێت کە ئەرکێک ئێمە سیستمێکی دیموکراسی دا مەزرێنین ئەوە منیش دەخم ئەخەمە پاڵدەنگی هەموو ئەوانەی کە تیفاع لە دیموکراسی ئەکەن بۆەوەی ئەو پرەنسیبانەی کەوا پێویستە لە دەستورێکی دیموکراسی هەبێت ئەو دوو نمونەی کە ئێستا بۆ جەنابێنایەوە تایە بچەسپێت چونکە ئێمە مەبدەئی علوەی دەستورمانێ و سمووی دەستورمانێ چۆن مادە 13 لە دەستوری عێراق ئاماژەی پێداوە لە هەر بستێکی عێراقدا ئەم دەستورە بەرکارە بێت ئەو کاتە ئەو بۆمانە پارێزێت چونکە لە سەروی هەرەمەکەەوە بۆمان دائەنێت بەڵام ئەگەر وێنەکە ئەمە نەبێت نەخێر وێنەکە شەڕکردن بێ لەسەر سیستمی پەرلەمانی وەکەوەی کە ئێساکە لە ئەعلامی ئێمەیە باوە کە ئەمە پێم وایە فقط حیراکە حزبیەکەیەکەوە بەداخەوە زۆربەی یاساناسان و ئەکادیمیەکانشی گرتووەتەوە هەر شەڕەکەی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵە هاتۆتە ناو ستۆدەکانی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەر ئەمەشە ئەوتێتەوە کەسێکمان نبینەوە بێت قسە لەسەر بوونی سیستمە دیموکراسیەکە بکات باشە پێمانالەن خێرە بوو بۆ آخر فکرە بێ لەمەوە دووبارە خێرە سێ جۆر سوێن خواردن لە ناو پرۆژە دەستورەکەیان هەیە مادە 44 ئەندام پەرلەمان بەجیا سوێنە خوات مادە 63 سەرۆکی هەرێم بەجیا سوێنە خوات و مادە 70 سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکان بەجیا سوێنە خوات سیغەی سوێن خواردنەکە لە یەکتر جیاوازە ئەمە خێرە ئەمە گەر تەلاعوب نەبێت لەسەر سیستەمی دیموکراسی کاگە بەشارەت کاگ ڕێبنی جوابێک فکرەکە چیە من ئەمەم پێ سەیرە ئازایی من قسەی من ئەوەیە من ناڵێم لەمە دای دوورە ئەمە دەستورمان نەبێ من ئەڵێم لەم قۆناغەیە بە بوونی ئەم هێزە سیاسیانە ئێمە مهەیە نیم بۆ نووسینی دەستور مامۆستا باسی یاسایی کرد خۆ نەبێ حیزبانە دوور بن لەکە بوو ئەوانی کە نووسین یەک نیە یاساییان هەیە کە سەر بە حیزب بن یعنی قسە لەسەر ئەوە بوو فەرموویەکەم یعنی ئەوەی بڵین کە مشکلەمانەوەیە کە خەڵکی قانونی ناینووسێ بۆ چونێکی ڕاست نییە یەکێتی و پارتی یەک دنیا قانونی گەورە گەورەشیان هەیە و عالمە لە قانونا واچێ ئەو یاسایی بۆ داڕێژەکە حیزب پێڵێ یعنی ئەوەی تەسەوری بکەین یاساناسەکانمان زۆر پیاوی شەریفن ناچنە ژێر دەسەڵاتی هیچ حیزبێکەوە بۆ چوونێکە 100% ناڕاستە ئەم قانونەی کە دەرچوو زۆربەی یاساناسەکانی یەکێتی و پارتی نووسیویانە و هەمووی خەڵکی عالم و یاساناز بوون و ئەم ڕەشن و سەخراپیان بهین پێکردین ئەم دەستورە لە هەموو ڕوویەکەوە خراپەکاگی من زۆرم پێسێرە مناقەشە ئێستا ڕەشنووسی دەستور بکەین یعنی مادەی وا خەتەری تایە کاگە بوو بەکر هەڵەدنیە سابێ لە سجن یعنی حیزبەکەی هینەکە هەر پێکاتەیەکی سیاسی جارینەکە ئەوە مەتاتیە هینی فاشی بکە یەک ریزی نیشتیمانی پیا بکە بەم بۆ یاسای حیزبەکانە ها لە لەینی باشی حیزبەکانە هاتووە ئەڵێ ئیش وە چالاکیەکانی یەک ریزی تێکدا ئاژاوە دروست بکە مەمنوع ئەکرێ یەکگرتووە توانێت هەموو کاتێ بەم مینە یاسای بگریت کۆمەڵی ئیسلامی هەموو کاتێ دەتوانانی بەم یاسایە بگریت دەزەی ئەتوانی بە یاسای تۆڵڕەوی بۆ یعنی تەفسیری بکە ئەم محکەمەی دەستوریە کە مامۆستا دڵی پێخۆشە من دڵم پێ هیچ پێخۆش نییە محکەمەی دەستوری برادەران دایانێن و هەمووی
پەرلەمان تەرشیح بەڵێ یەکێتی پارتیدا ینی بەڵێ ئەو برادرانە گۆڕانشی تایە ئەو بەڕێزانشی تایە ئەلامی لێژنە دەستوریەکە بەو شێوە جەنابتان ناسان کە هەرچەمە خۆمێکم لەوانەی ملاحەزەیە لەسەر تێگەلانی ئەو لێژنەکەم بە یەکێتی پارتی زۆری نەپیاکەم بەڵێ بە یەکێتی پارتی کە نەمون جارێکی شوا بوون وەختی خۆشی یەک فراکسیۆن بوون بەڵێ هەر قانونیەک بیانێ دانیشن تەبخەیەک دانێن چوار قانونی توی تیابێ چوار قانونی منی تیابێ بڕۆ بەخێر بێتەوە محکەمەی دەستوری و ئەم محکەمە دەستوریە بە مەیلی یەکێتی پارتی تەفسیری دەستورەکە چۆنیان بێ ناتوانێت نییە ناتوانێت ینی ئەی بەسەتی من نەبوو قسانەی کاغڕەبین ینی لە سەرێکەوە لەگەڵیان بەڵام ئێمە کۆمەڵە فلتەرمان هەیە کە ئەتوانین بڵێن ئەو تەخەف و مەترسیان نەڕەوێنێتەوانێ یەکەم ینی ئێستا ئەم دەستورە بە سازان داهاندرێنی هەموو لایەنەکان ڕێی خۆیان تایە دووەم ئەم جارێکی تر دێتەوە ناو پەرلەمان پێویستی بە دەنجی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان هەیە خاڵێکی تر دێتێتەوە بەردەم خەڵک ئیستیفای لە سەرەکرێنی ئەمانە هەموو فلتەرن لە سەرسێ ماگردا نادەبلیشەوە ینی ئەوەی کە حاڵەتی ئیجابیە من پێم وایە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە هیچ هێزێک 50 زائید یەک نییە پارتی دیموکراتی کوردستان بەتەنیا ناتوانێت دەستوری تێپەڕێنە بە دڵی خۆی بێ بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی هەموو لایەنەکانی تر پێویستیان بە یەکتر هەیە کەواتە خاڵێکی هاوبەش هەیە کە ئێمە ئەگەر بمانەوێت ببین بە خاوەنی دەستور ئەگەر بمانەوێت چونکە من گومانم هەیە لەوەی کە ئەم ئیرادەیە سەرکەوێ بەش بە حاڵی خۆم هەرچەندە ئەندامی ئەو لیژنە دەستوریم و ئەندام بەڵێنیشم بە خەڵکی کوردستانداوە هەر هێزێکی سیاسی عرقلە دروستکە لە کاتی ئاخاوتنەکانمان لەسەر ئامادەکردنی و دەستوری ئەمە بێم ڕاستیانە بە خەڵکی کوردستان بڵێت چونکە هەندێک هێز هەندێک ئەشخاص هەندێک گروپ هەندێک مافیا قازانجیان هەیە کە دەستور نەبێ بۆی درێژە بە حکومڕانی خۆی بن بۆی بەرژەوەندەکانی خۆیان بهێڵنەوانی لەبەرەوە ئێمە بێ چۆن بە هەمان شێوەیان القیاس مع الفارق چۆن پێمان وایە کە هەڵبژاردن بکرێ ئەگەر تێبینیشە بەلەوەی هەڵبژاردن نەکرێ دەستورێکمان هەبێ بەڵام من ناڵم کەم و کوڕیتیان هەبێ ئەبێ نەواقیسەکان دەستنیشانکەین ئەم پرۆژەیە مامەسابوو بەکرد فەرقەکە لەگەڵ هەڵبژاردنە دەستور کە کرد و مادەی خراپی تیا بەس ئەمەی جەنابەت دەڵێ ئەم کارە شروعی گۆڕینی ئەوەندە قاسی من ئەوم بەنووسی شەرح کردو کاچی من ناتوانی ئەو هینە کۆکێتەوە بەس من سەرساوە لە ئەمریکا بە ئەمریکایی خۆی ناتوانێت دەستوری خۆی گۆڕێ ماڵە ئەوانەی ئەمریکی 27 جار تعدیل کراوە تعدیلی ساڵی 1950 لە 250 ساڵە 250 ساڵە برادرانە بەخراپیە بڕۆن دەستوری فەڕەنسیشمانەیە یەک کەس ڕێبین جەنابەت مەسەلەن بەدیلت چییە بۆ جگە لە دەستور کاکی من ئێستا مشکلە من بۆ نەبێ لە وڵاتێکی لە هین لە الفەراغی یاساییە ناشین ئێمە پەرلەمانمان هەیە کاکین خۆی هەموو شتێک بە قانون ناڕابەرەوە پەرلەمان ئێستا گەورەترین دەسەڵاتی تەشریعیە لە کوردستانە و هیچ نییە تەقنین نەکرابێت لە کوردستانەوە نەبێ خۆ لە فەوزایە ناجین ئێمە یعنی ئەم کێشەی دەستورە بە بڕای من تەجیل کرێ بۆ کاتێکە یەکەمیان ئەم تەنگژە گەورەی لە بینی هێزە سیاسیەکانە کۆتایی پێ بێ زمینەی دروستکردنی دەستور ئەوە نییە بەم دۆخە بێ ئەبێ هێزی پێشمەرگە لە دەرەوەی سیاست بێ و یەک خراپێ دەزانی هێزەکان ترسیەوەیان نەبێت لە ناو ئەگەری شەڕی ناوخۆیان بنەوە هەر یەکەیان وا بچن دەستور بنووسن کە ئەوەی ترەوێ موامەرەم لێ بکە ئەم جەوە نەفسیە خراپە جێی نووسینەوەی دەستور نییە لە کاتێکا بێ دەبێ وڵات تۆزێسی قەید لە بینی هێزەکاناتیا بێت کۆرە لەشکرەکانی یەک بێت لە دەرەوەی سیاست بێ حکوومەتی یەکگرتوتە بێ زای چوزام هەموو ئەشەرتانی کە پێویستم تەنگژێنێڵێ بەم ڕۆحی تەنگژێ و کە هێزەکان بەرامبەر یەک تەماشایەکەن و هەمویانە چون مناقەشاکەن ئەوی تر و ئەمەرم لێ نەکا لەم بەندەیە ئەوی تر و ئەمەرم لێ نەکا بم ناتوانانی دەستورێکی باش بنووسی و دەستور بۆ حیزب نانووسی مشکلەوەی لەم دۆخەیە بۆ حیزب بنووسی چونکە هەر یەکەوە شێ بیر لە واکاتەوە حیزبەکەی خۆی چەند زەرەرەکە دەستورە بێ بۆ هاوڵاتی بنووسی ئەم ناوبڕە وەرگرین و یەنە لای کاکشوان دوایەم ناوبڕە ئەگەڕێنە وڵاتان جارێک کە سڵاو بەردەوامین لە گفتوگۆکردن لەسەر مۆزوعی دەستور کاکشوان پێش ناوبڕەکە قسەکە بوو وڵای من لەگەڵ ئەو من هەست بەو مخاوفی کاکڕێبی نەکەم بەڵام لەگەڵ بۆ چوونەکەیانیم ئەزانی لە نەتیجا ئەم هێزە سیاسیانەی ئێماگەلنەوە یەکۆ بەراوردێکی تایەسە گۆڕانکاری زۆر گەورەی بەسەرهاتووە ئێمە بیرمان بێ لە انتخاباتی 92 پارتی یەکێتی لەسەر و 92 ئەوانە بوون نەسا بەڵام ئێستا هێزەکانی ترەگەر هەد لەم ڕۆ حسابیکەین 58 ئەو کورسی لە پەرلەمانی کوردستانەوە هێزانن هەڵبژاردن بەرە دابەزیون 59 کورسیمان ئێستا ئێمە ئەو هێزانن کە هەتا دوێنێ ئۆپۆزیسیۆن بوون یعنی ئێمە
لەسەر وەکۆڵێ لەسەر لمێکی جوڵا و هێزە سیاسەکانمانە جوڵێن و من قەناعەتیشم وایە ناکرێت چاوەڕێ بکەین ئەم نظریە من قەناعەت وایە نظریەکە کە لەوانەیە بۆ کوردستان بەلایانی کەموانەی جایز نەبێت ڕاوەسینە تا کۆمەلگا گەشە ئەکات و هینە بێ اینجا دەستورێدانی چونکە لە نەتیجە ئەم هێزە سیاسیانە کۆمەلگا بۆ گەشەکە من چاوەڕێگەوە کۆمەلگا گەشە چاوەڕێ بکەین ئەمانە تۆزێ ئەگەر بە تحدید کراوی دیاریکەین ئەگە بڵین پارتیە یەکێتی یا گۆڕانە معارقی ئەمانن بەرنامەی سیاسی ئەم هێزانە لە انتخاباتە بە تایبەتی و سیێزی لە ئۆپۆزیسیۆن بوون یەکێک بوونەوەی دەستوری هاوچەرخدانێن ئێستا ئەم سێ هێزە گۆڕان و یەکێتی و بەستاک شوانەیە قسەکەتان بە تایبەتی ئەم سێ برادەرە بۆی تجاهەیە کە گوایە دەستور ئەتوانێت حکمی یاسا و جۆرێک لە سەقامگیری سیاسی و یاسایی دروستکە لە کاتێکە ئێمە ئەو وڵاتی کە تیاژین کە عێراق لە 2005 دەستوری هەیە ئێستا لە خراپترین حاڵەتی هەیەی یعنی هیچ کاتێ دەستور نەبووە ئەزانم بەڵام ئەوە ناکرێت تۆ هەموو هێلکەکەت بخەیتە سەبەتەی دەستورەوە پێ دوا بێ هیچ شێشەیەک نییە وە کارێکە ئەزانی ئەگەر ئێمە بینە پێشچاوی خۆمان ئەمە وێزگەیە کە لە وێزگەی پێشکەوتنی ئەم کۆمەلگایە بە تەسەوری منە بێ ئیشی لەسەر بکرێەوە بێ دەرچێنێ و من قەناعەتی شم وایە لەم وێزگەیە چیتر ناکرێت ئێمە ئەم سیستەمەمان هەیە کە بە دێژایی ئەو 24 ساڵامانە سیستەمێکی فاشلە دەرکەوت لە زۆر تا کێشەی زۆر گەورەی هەیە دەرکەوت لە مەجای ئابووریا کێشەی زۆر گەورەی هەیە دەرکەوت لە مەجای علاقاتمانە کێشەی زۆر گەورەی هەیە دەرکەوت لە مەجای گەندەڵیا کێشەی زۆر گەورەی هەیە دەرکەوت کاکە ئێمە کۆمەڵی هەیئاتمان هەیە ئەو پەرلەمانی کە ئێمە ئێستا ئومێدمان پێێتی وڵین ئەو پەرلەمانە مراقبەی بکاوی یاسادانێ و دەستورمانەوێت ئەو پەرلەمانە هەر دەستی بەسەریان ناڕۆ دوورمەڕۆ پەرلەمانی کوردستان توانێت سەر و شێریم نابە ناتوانێت لای بە پەرلەمانی کوردستان توانێت پەرلەمانی کوردستان توانێت جارێکا خۆ بۆ پێش پەرلەمانی کوردستان توانێت لە ڕاوێژکاری ئەنجومەن و دەستگای ئاسایی شوانە بکۆڵەتوانێت ناتوانێت ئەمانە هەمووی کلێنی گەورن ئێمە ئەمانەی ئەم سبینێ ئەم پەرلەمانەمان دەسەڵاتی هەبێت لە هەموو ئەم شانە بپرسێتەوانێ وەکو هەیەتێکی هەڵبژێراو من قەناعەتی کولیم هەیە ئەمە وێزگەیەکە ئەبێ ئەو مخاوفانەی تۆ من هەستی پێەکەم نیەتی کاکە ناتوانێت من باسی قانونەکەین مەبدەئیە ئێستا بە لە ڕووی قانونیە نابێت مەبدەئیەن گەورەترین هەیەی تەشریعی لە کوردستانە چێ ئەوەی کە قانون تەفسیرەکە چێ ئەوەی کە قانون قەناکە ئەمە لە ڕووی عملی و بەڵام لە ڕووی فکریە و ئەمە هەیە خۆ دەستوری جوایە کە دەستور بینی دستور داریم برادران پیڕینیەک من یەک قەوسی بەسیط وەردەمێت ئەزانی بێنە پێشچاوی خۆمان دووەم میزانی هەرێم بەکە چاچی ئەزانێ بۆ ئەنجومەنی ئاسایش سەرفەکەی هەر کاکە ئەو هیچ ئاگاتان لە تەفاسیلێتی ئێمە چۆن وا بڕوە بەڵێ کاکە ئەوە بەپی قانون وایە قانونی پەرلەمان دەیناوە ئەنجومەنی ئاسایش لە ژێر ڕقابەتی بەسەرۆکی هەرێمایە پەرلەمان بۆی نێ پرسێتەوە قانونی پەرلەمانە مەیداناوە ئەتوانن بە قانونی پەرلەمان بەس هەڵی وەشێتەوە آخر سەدان جومگەی وا یعنی ناتوانن ئەمە چێتە چوارچێوەی ئەو قسەی کە منیش وتم ئەگەر بین لە وێنە دیموکراسیەکەەوە بابەتەکان شەنوکە و بکەین دنیایەک ملاحەزات هەیە لەسەر یعنی مەسەلەن مادە 107 108 109 باس لە کۆمیسیۆنەکانەکە و هەیئەتە مستەقلەکانەکە بە تایبەتی 109 کە پێمان دەڵێ ئەنجومەنی ئاسایشی هەرێم مربوطە بە هەرێمەوە بە گوێرەی یاسا ڕێک ئەخرێتەوە و بۆ یاساکەش دەرچووە بگەڕێمەوە سەر قسەکە بۆ مەرحەلەی ئێستا منیش هەمان شێوەڕم لەگەڵ کاکشوانایە کە ئێمە ناکرێ منتەزری ئەو بن بزانین کۆمەلگا ئەحزابی سیاسی ئێمە ئاگاتە چی پلەیەک لە گەشەزن تاوکە و کاتێمە بین ئەم لە قاڵبدانە یاساییە بکەین بەڵکو بە پێچەوانەوە من بە ضروری ئەزانم کەوا تێکڕای مشارەکاتی سیاسی ئێستا ئەوەی کە ئەگوزارێ لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەبێ ناونێنانی هیچ حزب لایەنێک بەبێ ئەوەی کە بڵین باشە یا خراپە ضرورەکەوە لە چوارچێوەیەکی یاسایی بدرێت و ئەم چوارچێوە یاساییە کاگوێ بین ئەو پرۆژە دەستوریە کەوای ساکە ئەبێ قسەت بکرێت و ئەم لێژنە بەڕێزەی بۆ دامزراوە بۆ ئەوەی لەماوەی ئەو 90 ڕۆژەیە بەرهەمبیرە دواتر کە بەندێکی دەستوری جێبەجێنابێ ئەوەکو عرە بەڵێ لێکولی حادیثین حەدیث ئەو کاتە تۆ قسە ئەەکەی چونکە ئەوە زۆر مهمە من بتوانم کە پرۆسەیەک دیاری بکەم بۆ ئەوەی بتوانم دەرفەت بۆ خۆم بڕەخسێن وەکو گەل وەکو ئیرادەی گشتی من توانای لێپرسینەوەی دەسەڵاتدارانی خۆم هەبێت و دەستور ئەمە دەستوری بە دەستور برادرانە مە سێر ڕێگەمانەیە با منەوە ئیسارە بکەم سێر ڕێگەمانەیە بۆ نووسینەوەی دەستور حەسەبەوەی کە لە دنیای پێڕۆکراوەی ڕێگەی چانەوەیە کە پەرلەمانێکە ڕێگەی چانەوەی کە هەیەکی تەسیسی بۆ دروستکرێ مەجلیسی باڵین تاسی هەیەکی چانەوەیە ئەوە ڕوونکەمەوە ئەگەر ڕێگەی نادیموکراسیمانێ دیموکراسی نادیموکراسیەکان من حەو عقدمانەیە دیموکراسیەکان جەمعی تاسیسیمانێ لەگەڵ ئەم استفتای دەستوری کە پێوتێژنەی فەنیوەکەوەی بەڕێزیان پەرلەمانەوە ئەمە ڕێگە دیموکراسیەکان پێشەوەی بێمە بەرنامەیەوە دوێنە شەو
دراسەیەکم خوێنەوە جامعی پرستن یونیڤرسیتی کروەتی کە لە باشترین دەجامعەکەی دنیاە 200 دەستوری دراسە کردووە ئەو جامعەیە لە 200 دەستورەکە باسیەوەی کردووە هەموو دەستورانی کە دیموکراسین و دەستوری ناجحن و تاسە انقلاب و شۆڕشی بەسەرانەکراوە ئەو دەستورانن کە لە ڕێگەی هەیەی تەسیسیەوە نووسرێن ئێمە لە هەرێمی کوردستانە لە پەلەپەلی دۆزینەوەی دەرچەیەک بۆ سەرۆکی هەرێم و بۆ مەسعی کە هەیە پەنامان بۆم ڕێگەیە بردووە کە پەرلەمان خۆی سەلاحەتی خۆی بەکاربێنێ هەیئەتێ تەعینکە 21 کەس ئەم ئیشە بکە لە ماوەیەکی دیاری کراوە ئێمە بۆ پەنا بۆ ڕێگەکەی تر نەبرای ئەمە بۆ ڕێگەی هەیئەتێکی تەسیسی نابین کە خەڵکەکانی هەڵبژێرین و بیهین بە مناقەشەیەکی کۆمەلگەیی گەورە و لە پێویستیی کۆمەلگەوە دەستورەکە سەرخین بۆ سەرەوە بەڵێ ئەمە پرسیارێکە لە جەناب بەڵێ ینی ئەم محاولاتی ینی هەوڵەکانی هێنانەکانی دەستور وەرێمی کوردستان پێم وایە 15 ساڵیانی درێژەی هەیە زیاد لە 15 ساڵی شەتوانین بڵێن لە 92 هەیە و ئەم بەڕێز سەرۆکی هەرێم ئەو یاسایی کە ئێستا حکمی کوردستانی پێیەکە ڕۆژە لە ئەمریکا ڕۆژە لە هەنگاریا ڕۆژە لە چیکە هەر ڕۆژەی پێشوازی لە وەزیری خارجیەکەکە ئەو یاسایاڵەیە بێت لە ماوەی ئەو فترەی بەڕێزیان کە سەرۆکی ئەمە ئەبێت دەستوری هەرێم بە سازان هەموار بکرێتەوە کەواتەمە ئیلزامێکی یاساییە هەرچە نێمە تێبینیمان لەسەر ئەو یاسایەکەی 2013 ئێمە لە لایەکەوە ینی ئەمە من بەڕای من نابێت پاکێکی دەستور بەسین و بابەتی سەرۆکایەتی هەرێمەوە بەڵام ئەگەر گرفتێکی وەکو سەرۆکایەتی هەرێم بۆی فراغی یاسایی دروست نەبێ پێم وایە باشترین ڕێگا کە کۆدەنجی لەسەر دروستکە بە دەستورە ینی چونکە هەر سێ ڕێگاکەی تر ناتوانین لەم قۆناغای هەڵبژاردنکەین نا درێژکردنەوە هیچ هێزێکی سیاسی ئەو هەڵێ ناکە کە جارێکی تر بەو شێوەی درێژ بکاتەوە خاڵی سێمیش هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم کاک بەکرەوە قسەکە زۆر سێرەکەوێتەوە یعنی لەبەرەوەی ئەزمەی سەرۆکایەتی نێبەستینەوە عێراقیەوە نییە ئەگەر بۆ ئەوە یارمەتیدەرێکی باشە باشترین ڕێگەیانە لەسەر ڕێگاکی نەخشە ڕێگاکەری قانونیانە دیاری بکەم بۆ مەسەلەی سەرۆکی هەرێم کە جەناب دەوروژاندێت ئەم چوار ڕێگەیەمانەیە دەرکردنی یاسایەک هاوشەوەی یاسای ژمارە 19 یاخود هەموارکردنەوەی یاسا کام یاسا ئەمە کێسە ناومهێنا 19 ساڵی 2000 یاخود ژمارەیەک ساڵی 2005 یا ئەنجامدانی ئیستفتا وەکەوەی چۆن حوسین کردی کەریمۆف لە پاکستان کردی یاخود پرۆژەی دەستور لە کاتی ئەم چوار ڕێگەیەت من ئەم نەخشەیەم بۆ قسە ڕوو لەبەر پێت بڵێم یا بڵێن کە پرۆژەی دەستور و ئەنجامدانی ڕاپرسی لەسەر یەکێکە لە چارەسەرکردنەکانی بابەتی ویلایەتی سەرۆکایەتی یەکێکە جابۆیە دوو پێکێجی لە یەک جیاوازن هەم سیاسیەن و هەم قانونیەن ینی تۆ دەرچەی قانونی ترت هەیە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەتوانین چارەسەری بکەین بەڵام مفەزەڵەکە دەستورە بەڵێ مفەزەڵەکە دەستورە و من لەگەڵ ئەوەیە نیم لەگەڵ قسەکانی جەنابەکە پەلە پروزەی لە مەسەلەی پرۆژەی دەستوری هەرێمانیە مامۆستا ئاماژەی پێدا و دکتۆر نووری لە هەفتەی ڕابردوو لە زانکۆی سەلاحەدین دیدار هەبوو بە ڕوونی قۆناغەکانی نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانی ڕوون کردەوە لە 92 و پێشتر لە هەفتە پێم بڵێن بۆچی دەریچەیەکی باشە بۆ مەسەلەی سەرۆکایەتی بووە بەس فکرەکە ڕوون ناخەتەوە لەم قسەیانە بۆچی دەستور دەریچەیەکی باشە بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم لەبەرەوەی دەستور خۆی لەخۆیان پێداویستیەکە ئێمە دەدەقە پێشتر کە باشە قسەمان لەسەر کردووە ئەو چەترە یاسایەکەوە بۆ ئەم کۆمەڵگەیە پێویستە ئەمە ئەمە لای تەنزیمیەکان مەگەر من ئاماژەم بەوە نەدا سێ وەزیفە بووبوورە سێ وەزیفەی هەیە وەزیفەی یەکەمیان تەنزیمی سوڵتەیە یا سەرۆکایەتی هەرێمیش یەکێکە لە سوڵتەکان کە دەستور تەنزیمیەکان باشە دەستور چییە وەسیقەیەکی سیاسی لە چوارچێوەیەکی یاساییدا کەواتە بادام وەسیقەیەکی سیاسی بکەواتە بە ئیتیفاقی سیاسی بێت و بۆ ئەوەی ئیتیفاقی سیاسی بێت ئەوە تا لێژنێکی 21 کەسی دروست کراوە و بەرادرانیش ئاماژیان پێدای خۆشبەختانە ێستا لە هەرێمی کوردستان هیچ حزبێکت نییە 50 زایدیەک بێت کەواتە بالئاخرا گرنگە سەر ئەو سازانەی کەوا لە خودی یاسای ژمارە 4 کە لێژنەکەی ئێوەی بەڕێزی لێ پێکهێنراوە کە زۆر جا قسەی لەسەر جوابی سوالەکەم بەرەوە بەڵێ ئەمە جوابی سوالەکەیە بۆچی مەسەلەی ئەمە تۆ ئەڵەی باشترین دەریچە بۆ دەرچوون لە قەیرانی سەرۆکایەتی مەسەلەی سەرۆکایەتی دەستور چی سەرۆکێرێم دەستور ساڵێکەیەتەوە نه ساڵ نییە دەرفەتی ئەوە ئەدات بە گوێرەی ئەو پرۆژەیە نەخێر وانە بووە بەس ڕوونیکە ئەزانم تێگەشتونە بەسی ڕوونترێکەوە بۆ بینە
کاکتوانامەش ئەوە مودیانی کە ڕێگەیەکی مفەزەڵە کاکڕێنەزانی مەبەستی سەرۆکی هەرێمەڵی یا کاک مەسعود بەرزانی ئەڵی چونکە تۆ ئەگەر پاسی پۆستەکەی شتێکە ئەگەر باسی ئەوە شەکەی شخصەکەی ئەوە شتێکی بێتەوە بە سەرۆکی هەرێم بە ئەم پیاوە کاندی دەبێتەوە یانە تۆ پێمەڵی بۆ ئەمە دەستور باشترین حەلە حەلی دەستور چییە بێ حەلی دەستور ئەوەیە کە ئەو لە ڕۆژی بەگوێری ئەو پرۆژەیە کە لە بەردەسە هەیە باڕوونی نەخێر هەر ساڵ نییە نەخێر هەر ساڵ نییە بەڕێزم دەتۆ گوێ بگەڕێ بەگوێری ئەو پرۆژەیە کە ئێستا لە بەردەس هەیە کە من پێم وایە ڕۆژی دەستوریەوە لە ڕۆژی خوێندخواندنی دەستوریەوە من ڕێیەکەم وایە لە 9/6/2009 کە ئەم پرۆژە دەستورە خراە قۆناغی ڕاپرسیەوە بە یاسا کرا ئەمە ڕێیەکی خۆمە ئەیڵێن زۆر شوێنتری ژوتومە کە پێم وایە ئەم لێژنە بستویە کەسێ مولزەمن ئیش لەسەر ئەم قانونیەن مولزەمن بەڵام سڵتەی تەشریعی ئێمە مولزەمن ئەوەی کە ئیش لەسەر ئەم پرۆژە دەستورە بکەن کە 120 مادەی لەخۆ گرتووە جا ئەو کات بە اتفاقی سیاسی دەبۆستە قانونیە من پەرلەمان دایناوە پەرلەمانش دەتوانێت هەڵیوەشێنێت نەیکرد ئەخڕانی نەوەشاندەوە ملزم نییە هێنا ئەو لوژە 20 کەسە ناتوانێت جارێکی گە وەسیقەی تازە دروستکە برادران ئەم پرۆژێ بکا بە ئەساس و بنەماش ئەشتوانێت وەسیقەیەکی تازە بنووسێ لەبەرەوەی هەردوو ڕێگاکە لە بەردەستیە پەرلەمان لە غیابی دەستورە گەورەترین دەسەڵاتی تەشریعی شوان مازانی لە حاڵەتە کاک ڕێبین ئەگەر ئێمە بینێ پێشەوی خۆمانە ئێستا تۆڵی پەرلەمان دەتوانێت ئەو مەخاوف تێلەوەی دەستورەکە دەرچێت لەبەر تۆ ئەگەر دەستورێکی دیموکراتی دەچێت باشە ئەمە خاوفات وێجێوێکی مولایمتر بگونجێ بۆی هێزەکان بگونجێن لە گەڵخواانە اتفاقی باشکەن باشە ئەمە لە پەرلەمانە واکرا ئازانی ئێستا ئەوەی کراوە کە بە تەوافق بێ دروستکردنی ئەو جەوە مولایمەیە کە بۆ ئەوەی ئەوە بکرێت بۆ ئەزانی ئەزانی ئەمە یەکێکە لە وێزگەکانی پێشکەوتنی کۆمەلگای کوردی بە تەسەوری من و ئەبێ پێی لەسەرداگرین و ئەو شەڕەش بکەین و من قەناعەتی شما هەر هێزەی احترامی ئەوە نەگرێت سبەینێت چ بۆ مێژووی خۆی هی نەکات و ئێمە کاکە ئێستا ئێمە دەستورمان نییە حکومەتێکی بنەماڵەیمانەیە و وردە و دە بنەماڵەیەشە لەناو پارتیا نەماوەتەوە کاکە بوانی کەشتە چی دەبێت لەبەرەوە بێ کۆتایی بەم پاشاگەردانیە بنێ بێنرێت دەسەڵاتێکە بێ کەسی نەپرسێتەوانێ و ئەوە بکرێ بە تەسەوری من باشی هەنگاوە شەڕ یەک نقطە دەستورێک ئەم دەستوری کەیانەیە بیکەنەوە مامەساڵێ حەق ئەم ڕەشت و سە بکرێتە هین ئەم دەستورایەک ڕێگا بەوە بە سەرۆکی هەرێم کە 8 ساڵە و 10 ساڵە سەرۆکی کەس لەگەڵیان نییە کاک ڕێبین چ لەگەڵاتی بە شێوەیەک بە فێڵکردن لە خەڵک 8 ساڵی کەی بیتەوە بڵێ لە سوێندی خوانە ئەو دەستورە شایانی وەنیە کەس احترامی بگرێت ئەوە ڕێی شەخسی جەنابتە وخەڵکی کوردستانیش بێت لە ماوەریا بێت یعنی ئەمەی ئەم فێڵە قبول بکە ئەو لیژنێژ ئەم فێڵە قبول بکە بەڕاستی خیانەتێکی گەورە لە خەڵکەکان خیانەتێکی گەورە لە دیموکراتیەکان کە ئێمە تەنها لەبەرەوەی پیاوێک 8 ساڵی کەی بینەوە بەس ئێمە چارەسەریەوەمان هەیە بۆ نمونانی ئەمە خۆی دەستورەکە کە چوەباری جێبەجێکردنەوە کاتە تۆ ماڤە هەموو کاندیدێکە دەی ئێمە ئەوەی جەنابەت دەڵێ ئەگەر مەسعود بارزانی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان قبولیان نییە فەرموو باکەن ساڵی خۆی تەواو کرد و ئەم پیاوە دوو جار کاندید بووە ئەو یاسایکی چەتی پارتیداناوە نە گۆڕان نەیەگرتو دایانە ناوەخۆشەوەیە خۆیان دایاناوەی چەتی پارتی ئەڵێن سەرۆی چرێن بۆ دوو دەوری یاسای سەرۆکاتی پرسیارێک لە کاک بەکرد کاک بەکرد بە پێ ئەو زانیارانی من هەموو جارە پارتی مزایدەتان پێەکە لە ئیجتیماعی فراکسیۆنەکان لە لیژنەکانە پێتاڵێ فەرموو مرەشەحێ تەڕەکەن باشە بۆ بەم هەموو هێزە بە هەمووتان بە هەموو ئەم پیاوە حەقی تەرشیحی نییە ئەم نقطەیە تێناپەڕێ وتی قانونی قساکەم قانونی ڕاستە سەر بە لایەنێکی معینە پارتی بەڵام لێرە قانونی قساکەم بەڕێزم
ئێمە لە قانونە نظریەکمان نظری مەراکزی قانونی پێوترە پۆل ڕۆپێ فەقیەکی فەڕەنسیە دایناوە هەرێم دوو دەورەیە دوو دەورەیە ناخەمەم بە قانونی وەرگری قانونی چی کاکە فێڵم لێ بکەیت قانونی وازە پرسیاری بەسیط لە کاک نەخێر تا جوابی ئەوە نەدەمە پرسیاری قانونی پەرلەمان وا ناڵێ بەسێکی وازانیە قابل وایە ڕاست ئێدە بۆستە با قسەکە فکرەکەتەوە توش وەکو بۆستە تکاکەم بە قانونی تەوزیحەکە هەر بۆەوە پرسیارە هەر بۆی یەک جواب باتەوە وەکو کابرایکی ڕۆشنبیر وەک کابرایکی ڕۆشنبیر وەک کابرایکی یاسایی لەگەڵەوەی مەسعود بەرزانی دوای 10 ساڵی کە خۆر بژێتەوە لەگەڵەوە دەمجیکە و جوابی ئەگەر یاسا ڕێگە بەمە بدات من لەگەڵەوە ئەگەر یاسا بەڕێزم باشە ئێمە مرکزی قانونیمان هەیە ئەوە من باسم کرد بۆ جەنابەت یاسا ئێمە تعریفێکی بەسیط بۆ قوتابیانی خۆمان لە زانکۆ لێ مرکزی قانونی موقف الشخص تجاه القانون بەس ئەمە محاضەری جامعانیە باشە ئەزانم بەڕێزم آخر بۆ ئەوەی یاسایانە چونکە پرسیاری یاسای لە من کردوە وەکو یاسایی صرف جواب بدەمەوە کە قانونێک دێت مرکزێکی قانونی معەن بۆ من دروست ئەکات دواتر بە قانونێکی تر هەمان مرکزم ئەدرێتێ ئەمە قانون ئەم حەقەی داوە بە من کەواتە تۆ بۆت نییە قسە لەسەر قانونەکەی بۆت هەیە لە پەرلەمان لە پەرلەمانە دەبۆستە بەڕێزم بۆت هەیە لە پەرلەمانە نوێنەرت هەیە پەرلەمانتارت هەیە با دەنگی بە قانون بیکە بۆم یاسای ژمارە یەکی ساڵی 2005 مادەسێکە پێت ئەڵێ جارێک لە پەرلەمانەوە مادە حەفزش پێت ئەڵێ جارێک لە نێو ملەتەوە بێت دواتر یاسای ژمارە 19 دەرچووەوە من یەکێکم لەوانەی لە ڕۆژنامەی هاوڵاتیای یەک مەقالی درێژ 11,000 وشە نووسیومە لەسەرەوەی کە ئەو بابەتە نامەشروع بووە وەوتوش مەقفێکی پیاوانەیە یاسای 19 دوو بڕگەیە ئەمە هەتا 1980 هیچ دەرچەیەکی یاسایی نەدۆزرایەوە بۆ ئەم بابەتە ئەو کاتە بەڵێ منیش لەگەڵتان بە هیچ شێوەیەک نابێت شخصی مەسعود مستەفا بارزانی بکرێتەوە بەسەرۆکی هەرێم چونکە یاسا ڕێنادات ئەمە قسەی یاسایە بەڕێزم باش من چیە ئەخۆ ناڵی من قسەکەم ڕوونکەمەوە بەڕێزم بەس من پێشتر دەرچەکانم تهدید کرد تعدیل یاسا دەرکردنی یاسا ئستفتایەکی عام بۆ منسبەکە بکرێت یاخود ئەم پرۆژە دەسووری کەوا ئێستاکە هەیە ئەگەر بێت و ئەو مادەیەکەوە تەنزیمی ئەوە دەکات کەسێک بێتەوە سەرۆکی یاسایەک ڕێگا بکرێت ئەمە ئەگەر بێت بەڵێ خۆ ئەگەر بێت تۆ لە قسە ڕاستەکەێشتم شێڵێت آخر وشەیە ئەگەر لێژنە بستویە کەسێکە ئەمەی تێپەڕاند و لە پەرلەمانیشە دوو لە سەرسەی دەنگی هێنا و دواتریش لە ئستفتایەکە چوو بەڕێوە من خۆم نووسیمە فعلا بە شەرعی کەن بە قانونی کەن ئەتوانن یاسای ئەخلاقی و دیموکراتیە ئەمە عیبە ئەخلاقی و دیموکراتیە مەرجنیە هەموو کات یاسا عەدالەت بنوێنێت ئەمە یاساناس و قازیەکان زۆر باش ئەمە ئەزانن بەڵام ئێمە پێویستمان لە کوردستانە پێویستمان بە جۆرە قازی و دادوەرێکی ئاوایە یا پێویستمان بە خەڵکێکی دیموکراتی کەسەی کە ئێسەی شەکە ئەمە یەکێکە لە ئەندامەکانی کاگە ئەبوو بەکر ڕێی جەنابە بە کورسی لەسەر ئەم خلافەی بینی من ئەوەی کە من تەرکیزی سەرەکیم لەسەرەوەی ئێمە لەم قۆناغێ ئەبێ هەمومان قسە لەسەر سیستم بکەین بەردی بناغی سیستمێکی پەرلەمانی دادپەروەر لە هەرێمی کوردستانە دابڕێژین یەکەم هەنگاویش بۆم سیستم بریتە لە دەستور ئەمە یەکەم پێشەوەی ئێمە ئیشکالی کەسەکانمان هەبێ ئیشکالی سیستممان هەیە لە کوردستان ئەمەی کە لە کوردستانە حکومڕانیەکە لە 24 ساڵە میزاجی شخصیە گروپە مافیایە کە سەرۆت و سامانی وڵات بە هەدەرەدا و تاڵانیەکە ئەم سیستمە لە بەچی ڕاستیەکەی نەوانێت لە ڕێگەی دەستورەوە دەستور گرنگە بەڵام ئیلتیزامکردن و لەو لاوە جێبەجێ کابوون پێوە ئەهەمیەتی زیاتری هەیە لە مەسەلەدا زەماناتی زیاترە بەڵێ یعنی هەمومان ئەو کاتە پشت دەستورە بین ئەو پەرلەمانی کە جەنابە دێڵی
ئەو پەرلەماناگەر پشت ئەستور بێ بە دەستور ئەتوانێت و کاتە محاسبە لە پرسینەوەی هەموو دەسەڵاتدارانی بەڵێ ئەتوانێت عەزلی کاو کاتیانی چونکە ئێستا مەسئولی سەرۆکی هەرێمی کوردستان تەنها لە ڕووی تاوانکاریەوە لێپرسینەوەی لەگەڵاکرێت بەڵێ مەسئولیەتی جینایی لە ڕووی لێپرسراوێتەوە ئەو کاتە مەسئولە بێ بەرامبەر بە پەرلەمانی کوردستان ئەمەمان گۆڕی تۆ خواب بکە من خواخوای ئەوەمە کە پارتی دیموکراتی کوردستان سازش بکات لەسەر ئەوەی چونکە ئەو سیستمێکی سیستمی پەرلەمانی چونکە ئەو سیستمێکی پەرلەمانیە بە تامی سەرۆکایەتی تێدەگەێنم ئەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستانی ئەمە تەناقوزەکە لێرەوەیە سیستم پەرلەمانی بێ وەک لە مادیەکە هاتووە بەڵام سەلاحیەتەکان ئەم سەرۆکی باڵای دەسەڵاتی جێبەجێکردنە مادەی 6 واڵێ مادەی 6 وا پێناسەیەەکە مادەی 6 گەڵێ ئێمە لەبەرچی ئەڵێ ئەمە لە ناو خەڵکەوە ڕاستەخۆ هەڵەبژێرێ مادەی 65 سەلاحیەتی هەیە برادرانی پارتی دیموکرات دەڵێن چی ئەڵێن ئێمە سەرۆکیی بەهێزمانەوێ من یەک پرسیار لە جەنابەتە ئەگە ئەم پرسیارە بۆ ئەم تەفسیرە بۆ سەرۆکیی بەهێز تەنها بۆ کاک مەسعود یان بۆ خەڵکی تریشە دڵنیا بۆ خەڵکی تریشە بەس با من پێش بەڵام یەکەکە ئێستا کاک مەسعودە لەبەرەوە ئەوەی کاگرنگە ئێمە سیستمێکی من بەڕای من لەم قۆناغا سیستمی پەرلەمانی گەورەترین دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان کە لەسەر کارکتەری چونکە لە وڵاتێک کاکە هێزی پێشمەرگە یەک نەخرابێ حیزبی بێ بابووری بەدەست ئەشخاصەوە بێ لە کارکتەری جیاکردنەوەی لە هەموو سیستمێکی بۆ ناسینەوەی سیستمی پەرلەمانیم پێ بڵێ ئەگەر پێم ئەڵێ وڵا سەرۆک دەبێت لە ناو پەرلەمان دەسەڵاتی لە هینێ چاودێریکردنیە بێ ئەگەر پێم بڵێ وڵا کارکتەری ناسی سیستمی پەرلەمانی ئەوەیە لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێ باشە من ئیتالیات بۆ ێنم کە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێ بەڵام فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە سەرۆکی ساڵە دیموکراسیەتی تێدایە سوید ئیتالیا نەمسا عفوماکە من وەکو حسنی مبارەکە بێ وەکو قەزافیە بێ وەکو من بەبەستەوە بگەمە ئەوەی کە پێ بیڵێم بوبرەکەڵم پێ ئەنی بۆ هەمووان ڕڵێ یەک کارکتەر یەک معیارمانەیە بۆ ناسینەوەی سیستمی پەرلەمانی ئەویش بوونی بەڵانسە لە نێوان دەسەڵاتەکانە ئەمە قسەی من نیە قسەی فوقەهای قانونی دەستوریە ئەمە قسەی من نیە بیفرۆشمەوە لە نێو کتێبەکانە تەمەنم تا ڕادەیەک شتێکم لێ خوێندێتەوە ئەمەم بەرهەمێناوە یەک کارکتەر هەیە یەک معیارەیە بۆ ناسینەوەی سیستمی پەرلەمانی ئەویش بوونی بەڵانسە معیار هەیە سونایەتی سوڵتەی تەنفیزی علاقەیەکی بەرن لە نێوان دەسەڵاتەکان بوونی ئەو بەڵانسەیە باشە بەڵام واقعی هەرێم خوێنەوە دەستورمان بۆ کوێوێ من واقعی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم پێ بڵێ ئەمە دەسەڵاتێکی تاکڕەویە سەرۆکی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆی هەیە من پێم وایە بۆی حاڵەتی تەواڕی صلاحيتك او كاتا لو برسي اياب الشيء سروكي هريم بالتشاور والاتفاق مع رئيس البرلمان بالتشاور والاتفاق اتفاق لقى سروكي برلمان سروكي انجمني وزيرانا وهي ما وي يجمان يعني حالي طوارئ بس يجوا مو ما اود صلاه دروشي بس هو ما اود صلاه عفوا اوابل داسي برلمان بدون يعني درسيك اگر اما ريكوتي لسروي سيستم كبرلماني به او كاته هر سوار د صلاتك د صلاتي مالي امني سربازي كاجري نقلكين بو انجمني وزيران او كاتبه سروشي كاك جاني من ئێستا ئێمە کۆمەڵێ 24 سەلاحەتی هەیە سەرۆکیە باشە لە ئەنجومەنی وەزیران خەڵکی کە هەیە لەگەڵیان هێزی تر کابینەیە بڵێ کابینەیە ئەنجومەنی وەزیران من ڕوونیەکەم ئەو کاتە هەموو شەریکە بن وەزیری پێشمەرگەکەتەوە قرار کاشف و قرار منشئی پیاڵێن بوورە من تۆزێک قانونیانە قسم کردەوە لێ بندەکەم داوەکیل بەسم هیچ نیە بەس ئەمێ تۆزێک فکرەکە ڕوون بێت ئەوەی کە لە 24 برگەکەی مادە 65 هەیە بسودویان قرارەکە کاشفە
هیچ علاقی بە سەرۆکی هەرێمونی بەس مەرسومەکەی پێ دەرەکات بەس دوانیان نەبێ ئەویش یەکێکیان ئەوەیە کە ئینشایی مەکاتیبی ممەثلیاتی ئیقلیم دەکات لە دەرەوە ئەوی تریشان بە حکمی ئەوەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بەشکردنەوەی پلێ و پێدانی پلەی ئەفسەری و خانەنشینکردن و پێدانی ئەنواتی شجاعە بەکارۆشیان بێتوانێت بکە بە گۆڕ مامجلال بێتوانێت بکە بە ئەم دوو سوڵتەیە زیاتر تحداك یەک سوڵتە هەبێت بۆ سەرۆکی هەرێم لە نێو پرۆژە دەستورەکەی بڵێن وەڵاهی ئەمە تاک ڕەوێتیە نارەمی پێشمەرگە و پێکەمە کاچ من ئێستا کاک مەسعود بە قانون ئەتوانێ هەموو پێشمەرگەکان کا بە پارتی هەموو یەکێتی دەکات بە قانون ناتوانێت ئەڵێ سەرۆکی هێزی پێشمەرگەی کوردستانە ئەوە کە پلەی خانەنشینی بەسیەوە ئەیسێنێتەوە یعنی ئەتوانێت کاچی من ئەتوانێت هەموو ئەوە پێشمەرگەکانی یەکێتی تاقاوت کە هەموو پارتی دانێ ئەتوانێت خوێنێ مامجلال دانێ ئەتوانێت بەم گیانی من ئێمە لە هەرێمەکان وێرانە هەرێمەکان سیستەمەکەی ناتەندروستە باشە بۆ کۆمەڵی سەلاحیت بەبێ لێپرسینەوە بینە دەست یەکێ بۆ نینە دەست گروپ بۆ بێلێپرسینەوەی بۆ بێلێپرسینەوەی دوای بەرنامەکە بۆ منی مانێ بەڕێزم لە پرۆژە دەستورەکەی ئەم جاری دیالۆگ کۆتایی هاو زۆر سپاسی میوانی تایبەتمان کاگە بووبەکر هەڵەدنیەکەین لە لیزنەی نووسینەوەی دەستوری هەرێم و ئامادەکردنی بۆ ڕاپرسی هەروە دکتۆر بەشارە زەنگەنە پسپۆر لە و دکتۆرا لە یاسای گشتی و کاکشوان و کاگڕەوین بە خراپنیی تایبەتانەکەین تا ئەڵلقەیەکی کە شاد و سلامەتن.